ئەمەڕیتەیە چێ؟ ترامپ خیانەتەکە؟ بەڵێ ترامپ تاجرە خیانەتەکە زۆر باسانی هۆکرانی کۆتایی پێدێت. ڕۆژانی پێش جەنگی جیهانی دووەم دەچێت. ئەگەر ئۆتۆمی نەبووایە لە 60ەکان سەدەی ڕابردوو جەنگی جیهانی سێم دەسی پێکرد. ئەوانە بچێتە شەڕەوە فەنزەوێ لە کۆتایی پێدێتن. چەند شەڕ لە نێوانم دوولایەنە ڕوویداوە دیارترینە و شەڕانەی کە لە نێوان ئەڵمانیا و رووسیا ڕوویدابێ. یەک جوغرافیای رووس سەیرە ئەو سەرمایی لەوێ هەیە ئەم سوپایانە ڕانە هاتوونەتە سەرەوە. دۆناڵد ترامپ مەیلی هەیە فڕۆکەی زیاتری بیتوسپێرت دروست بکرێت. ڕادار نایناسێتەوە نادۆزرێتەوە. ئەلەمنیۆم و فافۆن وانەی تیانە هەمووی لە کاربۆنی ڕەش. سیستەمی بەرگری لە ئەڵمانیا دانراوە. ئێستاکە رووسیا بە ناتۆ شەڕەفرۆشێ بە یەکێتی وەروپا تاکو ئێستا ملیارێ بەبانەوەی تێچووە و کۆتایی پێنەهاتووە. لەم وەزعی ئێستاە کێ باڵاتەستەبێ؟ ئەوی پرسیارەکە گرنگ ئەوەیە شەڕەکە لە چۆ ڕووەدات کە مناڵێم ئەمریکا سەرەکەوێ دوای کۆتایی شەڕەکەت شتێ نامێنێ ناوی ئەمریکا بێ. باس لە بچووک بوونەوەی سوپاکەی دەکرێت. ئەوروپا نایەوێ ئەم شەڕە بوەستێتن. ئەوروپا میلەتەکەی بەرگەی شەڕ ناگرێت ئیتر. جەنگی جیهانی دووەم مەزانێت چی بەسەر هات.